لە ناحیەی قەرەتەپە ململانی مەزهبی نێوان شیعە و سوننە گەیشتووەتە لووتکە بە شێوەیە کە شیعەکان بە ئاشکرا لە نێو شارۆچکەکەدا وێنەی عەلی خامنەی ڕابەری ئەنجومەنی باڵای ئیسلامی ئێرانیان هەڵکردووە. عەرەبی سوننە کە 70% دانیشتوانی ناحیەی قەرەتەپەی سەر بە پارێزگای دیالە پێک دەهێنێت بۆ شیعەکانی ناحیەکەیان زۆر بەداخن بە شێوەیەک کە هەر دەرفەتێکیان بۆ بڕەخسێت حوسەینیەکانیان دەتەقێننەوە و لێشیان دەکوژن. حوسێنیەی ئوملبەنین ساڵی ڕابردووش تەقاندیانەوە بەڵام ئەم ساڵ کوڕەکەشمی تیا ڕۆی. ئەمنیەتی ناحیەی قەرەتەپە کە لە ژێر کۆنتڕۆڵی پێشمەرگەدایە و بەرپرسانی کورد دەڵێن ئەگەر پێشمەرگە شارۆچکەکە چۆڵ بکات لە ماوەی شەو و ڕۆژێکدا شەڕی گەورە لە نێوان شیعە و سوننەدا هەڵدەگیرسێت. بەڕێستان ژادەدارن ئەم ناحیەکە کە پێکاتووە لە نەتەوەکان و لە مەسەب جیاوازەکان ئێرانە بەڵام من دڵنیاتانەکەم لەوەی کە هێزی پێشمەرگەی کوردستان لێرە نەبێ ئەتوانم بڵێم ئەگەر ئێستا ئێمڕۆ ئێمە لەم ناحیە بچنە دەرەوە شەڕ لەناو ئەم ناحیە دروستە بێت لە بینی شیعە و سوننا لە بینی ئەو دوو مەزهەبە کە خۆتان دەزانن سراحێکی زۆر و قۆڵ و درێژیان هەیە لە هەموو شوێنەکان لەم ناحیەش سراحێکی زۆر خراپیان هەیە بەڵام ئەوەی ئەمن و ئاسایشی لەم ناحیە دابین کردووە هێزی پێشمەرگەی کوردستان و هێزەکانی ئاسایشەکە لە ناو ناحیەکە. سوننەکان تەنها بۆ شیعەکان بەداخ نین بەڵکو هەر دەرفەتێکیان بۆ بڕەخسێت بارەگای هێزە کوردیەکانیش دەتەقێننەوە و وەکو لە ڕابردوودا چەند جارێک بارەگای هێزە کوردیەکانیان کردووەتە ئامانج. عەرەبە شیعە و سوننەکانی قەرەتەپە کە هیچ کامیان خاوەنی هێزی چەکداری تایبەت بە خۆیان نین بەڵام لەگەڵ ئەوەشدا لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا ژمارەیەکی زۆریان لە یەکتری کوشتووە وەکو خۆیان ئاماژەی بۆ دەکەن ئەگەر هێزی پێشمەرگە نێوانگیری نەکات لە ئێستادا بۆ جارێکی تر شەڕ هەڵدەگیرسێتەوە لە نێوانیاندا. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمەریکا، پارێزگای کەرکووک.